بەڵێ عزیزان ئەمڕۆ 8 مارسە ڕۆژی گیانی ژنان بۆ گفتوگوی زیاتر میوانداری ئاشتی عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامە نووس لە ستۆدیۆکانمان لە سلێمانی و لەگەڵمانە هەروها کەژاڵ هادی جێگری سەرۆکی لیژنەی خانمانی لە پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانن. کەژاڵ خان سەرەتا ئێمە لای تۆ لە ئێستادا ڕۆژی ژنان لە کوردستان چۆنە بە تایبەتی کە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم ڕەوشی ئافرەتان خراپتر دەبێت؟ بەڵێ سەرەتا پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم ژنانی جیهان و ژنانی هەرێمی کوردستان و دایکە شەهیدەکان و هاوژینی پێشمەرگە شەهیدەکانمان لە بەرەکانی جەنگ و سەرجەم ژنانی چاڵاکوان و لە هەر پلۆپۆستێک و لە هەر شوێنێکدا بن پیرۆزبایی ئەم ڕۆژیان ئاراستە دەکەم. بەڵێ بەداخەوە ئێستا ئەگەر بێت و لە هەرێمی کوردستان تێروانینێک یان هەڵوەستەیەک لەسەر ڕەوشی ژنان بکەین، تەمەشا دەکەین لەگەڵ بوونی ئەم هەموو پێشکەوتنێک کە لە ڕووی تەکنۆلۆجیا و لەگەڵ بوونی کۆمەڵێک یاسا بە ناوی داکۆچیکار و بە ناوی پاراستن و تەنزیمکردنی مافەکانی ژنان لە هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە لەم ڕۆی ئەوڕۆدا لەم دۆخەی ئەمڕۆدا تەمەشا دەکەین ڕەوشی ئافرەتان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەڕواتن. دەتوانین بڵێن لە کەشێکی ژنان لە هەرێمی کوردستان لەم دۆخەی ئەمڕۆدا لە کەشێکی نائارامدان، چونکە ئەم هەموو گیر و گرفتە و نەهامەتی و قەیرانێکەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، ژنان بۆتە قۆچی قوربانی ئەم هەموو حاڵەتەی کەوا هەیە و ئامارەکان خۆیان کەوا لە دام و دەستگاکانی حکوومەت و لە دادگاکانی هەرێمی کوردستانەوە لە میانەی بەدواداچن و یانە و ئامارانێکەوە بڵاو دەکرێنەوە، هەمووی دەلالەتن لەسەر ئەوەی کەوا ڕۆژی ئافرەتان ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەڕوە، بەڵکو کۆمەڵێک کێشە تەراکمی کردیە پەیوەستە بە بواری بە ژنانەوە تا ئێستا چارەسەر نەکرانە و بەداخەوە تەمەشا دەکەن یاساکان بەپێی پێویست جێبەجێ ناکرێت، یاسا بۆ ئەوەیەکەوە تەنزیمی سەرجەم کاروبارەکانی ژیان بکات، بەڵام بەداخەوە دەبینین لە بواری ئافرەتاندا و لە کاتێکەوە کەیسێک تایبەتە بە ئافرەتەوە تەمەشا دەکەین تا حاڵەتێک پەردەپۆشیشی لەسەر دەکرێتن بەپێی پێویست یاسا ڕێڕەوی خۆی نابین و بەپێی پێویست ئیجراعاتی خۆی لەگەڵ ناکرێت. بەڵێ ئاشتی خان دێمەوە لای تۆ هەمان پرسیال لە جەنابێ دەکەم، لە ئێستادا ڕۆژی ژنان چۆنە لە هەرێمی کوردستاندا؟ بەراورد لە چاو ساڵانی ڕابردوو بۆ نمونە گەر بگەڕینەوە 10 ساڵ لەمەوە پێش ئەبینین لە بریەوەی پرسی ژنان ڕەوشی ژنان بەرەو پێشەوە بڕوە بە پێچەوانەوە لە بارودۆخێکی زۆر خراپەیە، ماوە بگرە ڕۆژانە هەواڵی تونوتیژی بۆ سەر ژنان و کوشتنی ژنان و پێشلکردنی مافەکانی ژنان هەر لە ماڵەکانەوە تاوەکو دام و دەستگا حکومیەکان و دام و دەستگا حیزبیەکان. بەداخەوە ئێمە تا ئێستا ئەو ڕێکخراوانەی کە بۆ ژنان کارەکەن یان لیژنەی مافی ژنان، ئەنجومەنی خانمان، هەموو ئەوانەی کە وابەستن بە پرسەکانی ژنانەوە تا ئێستا ئەو پرسیارەمان نەکردو بۆ ئێمە و کاریگەریەمان جێنەهێشتووە، بۆ ئێمە کاریگەریمان نیە لەسەرەوەی وەکو هاوڕێم باسی کرد بۆ یاسا جێبەجێ ناکرێت لەم بوارەیە، بۆ ئەوانەی کە تاوانێکەکەن بەرامبەر ژنان تەنها بۆ جارێک کەسێک سزا نەدرا تاوەکو بۆ داهاتوو کەسێکی تر نەتوانێت هەمان تاوان دووبارە بکاتەوە. بێگومان کە یاساکان جێبەجێ نەکرێت بەردەوامیش ئەم حاڵەتان دووبارە بێتەوانێ. ڕەوشی ژنان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپیە ڕوە لەبەرەوەی ڕێکخراوەکان و هەم ئەنجومەنەکان و هەمووانی کەوا بەستن بە پرسەکانی ژنانەوە ئەجندایەکی گونجاومان نییە بۆ کارکردن. ئەو بەردامە و پرۆگرامانەی کە هەیە سەرچاوەکەی زۆرینەی ڕێکخراوەکان ئەگەڕێتەوە بۆ حیزب، چونکە ڕێکخراوەکان وابەستەی حیزبن، بێگومان حیزبەکانیش تا ئێستا ئەقڵەتی پیاوە سالاری و باڵادەستی پیاوەکان لەوێدا ڕەنگی داوەتەوە. ئێمەی ژنان داوای هەمیشە داوای ئازادی لە بەرامبەرەکەمانەکەین کە ئەوە پێم وابێ تا ڕادەیەک هەوڵەکانی لاواز کردووە، ئەبێ ژنان خۆیان برەو بەوە بن. ئەگەر ئێمە ئاورەک بینەوە لە مێژوو سەدەیەک پێش ئێستا
ژنانی ئەمریکا توانیان شۆشێکی گەورە بەرپا بکەن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە کە 8 مارزە شانازی پێوەکەن حەقی خۆیانە کە ئاهەنگ بژێڕن دڵخۆش بن بەوەی کە لەسکەوتی باشیان دەسێناوە لە ڕووی کۆمەڵایەتی سیاسی ئابووری بەڵام ئێمە لە ئێستا خوێندنەوەمان بۆ 8 مارس بە جۆرێکی کەیە پێچەوانەی زۆری نێڕاکان من لە 8 مارسە بە پێویستی نازانم ئاهەنگ بگێڕین چەند تێڕوانینێک هەیە بۆ 8 مارس من بەڕای من لە بریەوەی کە لەم هۆڵانەیە لە شوێنە جیاوازەکانە ئاهەنگە گێڕین و کۆنفرانس و کۆڕەکەین ئەجەندای ساڵانی ڕابردوو پێدا بچینەوە بۆ ئەم ساڵ کاری باشتر بکەین بۆ نمونە لە ئەم ساڵە ئێمە ئەوانەی کە ئەیکەین هەمووی دووبارەیە ئەو داهاتەی کە لەوانەیە سەرفەکرا بۆ نمونە بەڕای من لە پشگیری نادیە موراددا سەرفکرایە کە حەق وایە کە ئەم ساڵ بکرێ بە قەزەیەکی سەرەکی و بە پرسی ساڵ و لە ڕۆژی 8 مارسە چالاکیەکان زیاتر لەولایەنەوە بێ ئەو داهاتە دوایەوە بدرا بە کەسوکاری بە ژنانەی کە هاوسەر و براو کەسوکاریان شەهید کراوە بەدا بە ژنانەی کە ئێستا ئێمە هەرمی کوردستان لە قەیرانێکی گەورەیە بدرا بە ژنانەی کە داهاتیان کەمە کە ڕۆژانە کێشەی کۆمەڵایەتی و ئابووری یەخەی گرتن و تونوتی ژیان بەرامبەرەکرێ ئەمانە هەمووی هەنگاوێکن ئەکرا پێشتر بیری لێ بکرێتەوە ئەوەی کە لە کۆڕ و کۆنفرانسەکان ئاکرێت بە چەند کەسێک کرێت لە شوێنێکی بەسیتا و داهاتی ئەوە نشی پێویست نەبێ چونکە هەمووی دووبارێ بە بڕوای من. بەڵێ کەژاڵخان دێمەوە لای جنابێت وەک دەزانین ساڵ بە ساڵ ڕێژەی کوشتن و خۆسووتاندنی ژنان زیاد دەکات ئێوە وەکو لایەنی فەرمی چیتان کردووە بۆ ڕێگریکردن لەم حاڵەتە؟ بەڵێ ئێمە وەکو لێژنەی داکۆچیکردن لە مافەکانی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان بەداخەوە دەتوانم بڵێم ئەگەر ماوەی کارکردنی ئەم لێژنەیە دیاری بکەین ئەم لێژنەیە توانی تیماوەیەکی زۆر کەم کار بکاتن ئێمە نابی ئەو ڕووداوانە لەبیر بکەین کە ئێمە حەفمانگ لە تەمەنی پەرلەمان ئاوە بە هەدەردا ڕۆیشت کە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک نەهات لێژنەکان نانتوانی کاری خۆیان بکەن و پەرلەمانتاریش نەیتوانی کاری خۆی بکاتن دواتر بۆ ماوەی ساڵێک ئێمە توانین وەکو لێژنەکە چەند کارێکی گرنگ بکەین بە تایبەتی چربوونەوەی ئیشەکانمان کاری خۆمان چر کردەوە لەسەر کاری بە دوواداچوون چونکە یەک لە ئەرکە سەرچیەکانی پەرلەمانتار ئەوەیە کە بە دوواداچوون بکاتن ئێمە وەکو لێژنەکە لە حاڵەتی وادا تا کەشفی دەلالە ڕۆشتین کە ئێشی پەرلەمانتار نەبوو ئێشی لێژنە ئێمەش نەبووە بەڵام بەداخەوە ئێمە یاسایەکمان هەیە لە هەرێمی کوردستان کەەوە یعنی زۆر بەداخەوە دێڵێن کە ئەم یاسایە دەستکەوتێک بۆ بەڵام یاساکە بە پێویست نەچۆتە بواری جێبەجێکردن و یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی ئەمە نەکرد ئافرەت دەپارێزیت بەڵکو خێزان دەپارێزیت لە کاتێکەوە تونند و تیژی ڕوبەڕووی دەبێتەوە بەڵام بەداخەوە دام دەستگاکانی حکوومەت و دادگاکان ئەم یاسایان بەپێی پێویست نەبردە بواری جێبەجێکردنەوە بۆیە هەموارکردنەوە و ڕژنووسی هەموارکردنەوە ئەم یاسایە لە سەرۆکاتی پەرلەمان و ئاراستی سەرۆکاتی پەرلەمان کرایە و ئومێد دەکەین ئەگە پەرلەمان کارە بکرێتەوە یەکێک لەو یاسا هەرە گرنگانی کە بمانەوێت کە تێیدا ئافرەت پارێزراوە تا ڕادەیەک و خێزان تێیدا پارێزراوە یاسای ژمارە 8 ساڵ و 2011 کە هەموار بکرێتەوە ئەو کۆسپولەمپەرانیان ئەو تێبینی و سەرنجانەیە کە لە ناو یاساکە هەیە بواتە بواری هەموارکردنەوە و یاساکە جێبەجێ بکرێتن کاری ئێمە وەکو پەرلەمانتار دەبێت لایانی جێبەجێکار ئیش بکاتن حکوومەتە تا ڕادەیەک ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە ئێمە وەکو پەرلەمانتار تەنها یاسا دەردەکەن بتوانین مافی ئافرەت لە هەرێمی کوردستان یان بەرەو پێشبردننی ڕەوشی ئافرەتان لە هەرێمی کوردستان بە یاسایی بکەین و واروها دەتوانین بە دوواداچوونیش بکەین یعنی دەتوانم بڵێم ئێمە فشار دەبین لەسەر دام و دەستگاکان لەسەر لایانی جێبەجێکار جا حکوومەتە جا ئەنجومەنی دادوەریە بۆ ئەوەی بتوانین وتانە چاودێری یاساکانی یاساکان جێبەجێ بکرێتن نەخێر ئێمە بۆ نمونە لەم دواییەدا چووکە پەرلەمان کاتێک کە هەر کەیسێک بڕواتە لێکۆڵینەوە حیسی تەحقیقەوە تو ناتوانانی بە دوواداچوون بکەی و تایبەتیش ئەنجومەنی دادوەری لە دەرەوەی دەسەڵاتی پەرلەمانی کوردستانە بەڵام ئێمە چەند هەوڵماندا چەند کەیسێک بەم دوایە هەبڕوویدا هەوڵماندا کەوا زانیاری وەرگرین لەگەڵ دادوەری لێکۆڵەرە قسەمان کرد لەگەڵ چەند جهێت و لایەنێکیش قسەمان کرد کەمە زانیاری لەسەر ئەو کەیسانە وەرگر بزان ئەم کەیسانە بەرەو چێن دەڕۆیشتینە ینی بەداخەوەکو ئاماژەشم پێکرد زۆر جاروەیە مەلەفی کەیسەکانی ژناندا دەخرێت بەبێ ئەوەی هۆکارەکەی بزانین بەبێ ئەوەی بزانین سزاکەی بەرەو چێ گەیشتی ینی کاتێککە
کەیس حاڵەتەکە ڕوو دەدات ڕووداوەکە دەبێتن عرضکردنی بە تایبەتی لە کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر زەق دەکرێتەوە بەڵام دەرەنجامی دادگاییکردنەکە و دەرەنجامی لێکۆڵینەوەکە و تحقیقەکە زۆر کاتی و زۆر جاریوە هەیە نەمان بینیوە تەنها بە چەند وشەیەکدان چەند دێرێک کەیسەکە و مەلەفەکان دادەخرێن لە ئێستاێکدا ئێمە ناتوان هیچ بە دوواداچوونێک لەگەڵ ئەنجومەنی دادوەری بکەین چکە وەکو ئاماژەم پێکرد لە دەروی دەسەڵاتی ئێمەنا بەڵام ئێمە هەر لە هەوڵ و تێکۆشانی خۆمان بەردەوامین ئەوەی کە لە توانەماندا هەبی کردومانە و کەیسی وا هەبوو فعلەن تا ئەو حەدەی دادگایش کرا ئێمە وەکو لێژنەی داکۆچیکردن لە مافەکانی ئافرەتان لەگەڵ بووینە بەڵام ئێستا خۆتان دەزانن دۆخی پەرلەمان بە چه ئاراستەیەک و داڕۆشتیە و تعتیلکردنی ئەم دەستگایە و کارە نەبوونی ئەم دەستگایە وای کردێکەوە لێژنەکان نەک تەنانەت کاری خۆیان بکەن تەنانەت ناتوان بە دوواداچوونیش و کۆبوونەوەی خۆشیان ئەنجام بدەن. بەڵێ بەڵێ کەژاڵخان بەڵێ ئاشتیخان دێمەوە لای جنابەت ئێوە وەکو ڕۆژنامە نووس و چالاکی مەدەنی چیتان کردو بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا لەبارەی پرسی ژنەوە؟ بڵێ ئێمە توانین بڵین لە ڕێگەی ئەو وتارانی کە ئینووسین لە ڕێگەی ئەو چاوپێکەوتنانی کە ئیکەین لە ڕێگەی و چالاکیانی کە لەگەڵ چالاکەوانەکانە بەشداریەکەین و بانگێشتە کرین پەیامی خۆمان گەیاندووە هەمیشە ئەوەی کە پێویست بە وتومانە هەر لە شوێنانەشی کە ئامادەیمان هەیە لە ناو خەڵکە لە ناو ژنانە کاریگەری ئەوە نەمان دروست کردو پێی توانای خۆمان بەڵام من سەرنجێکم هەیە لەسەر قسەکەی کەژاڵخان ئاماژەی بەوەیە کە بە دوواداچوون بۆ ئەو کەیسانە ئەکەن ئەو حاڵەتی تونوتیژیانە ئەکەن کە لە ماوەی ڕابردوودا ڕوویاوە من دەستخۆشیان لێکم ئەزانم ئاگادارم هەم ئەوان لەکو لیژنەی ژنانی پەرلەمان هەموو کۆڕەخراوەکانی ژنان بە دوواداچوونی بۆکەن بەڵام ئایا تا چەند ئەو بە دوواداچوونە کاریگەری هەیە تا چەند توانیوانە بنە هێزی فشار لەسەر دەسەڵات ئێمە نابێ خۆمان لەو واقعتوانی وڵامی بیتەوە ئافم کە با قسەکانم تەواو بکەم دواتر وەڵامی ئەوی ژوەر بگرە من ئەمەوێ ئەوە بڵێم ئێمە نابێ خۆمان لەو واقعە دوور بخەینەوانەیە کە ئێستا هەرمی کوردستان بە قەیرانێکی سیاسی زۆر سەختدا تێپەڕێ نە پەرلەمانمان هەیە نە حکوومەت تا ڕادەیەک ئەتوانین بڵێن ئەویش هەر وجودی نییە کەوا بوو ئێم بە دوواداچوونەکانمان سوودی نییە و کاریگەری نییە بۆیە بێ هێزی ژنان بە هەموو ڕنگ و جۆرەکانیەوە کاریگەری زۆریان لەسەر چارەسەری ئەم قەیرانە سیاسیە بێت چونکە پێش هەموو کەس ئازادی ژن لێرەدا چەقی بەستووە لێرەدا مافەکانی ژن پاشەکشەی کردووە لەبەرەوەی قەیرانی سیاسیمان هەیە لەگەڵ قەیرانی سیاسیە ئێمە هیچ یاسایەک نییە بەرگری لە هەموو ئەو ژنانە بکە کە ڕوبەڕووی تونوتیژیە بنەوە کەوا بوو ژنان ئەبێ هێزێکی کاریگەر دروست بکەن بە ڕەنگە جۆرا و جۆرەکانەوە فشار بخەنە سەر دەسەڵات ئەم دۆخە چەق بەستووە سیاسیە چارەسەر بێ تاوەکو لێەوە ژن ئازاد بێت چونکە کە ژن ئازاد بوو کۆمەلگا ئازاد دەبێ ئەوەی کە پێویستە بۆ چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان هەر لە ژنانەوە هەر ئەمانەی ترەوە بە ئامان جەگا ئێمە نابێ قەزەی ژنان بچوو بکەینەوە وەکو توێژێک سێری بکەین بەڵکو ئەبێ قەزێکە لە ڕووی ئینسانیەوە سێری بکەین چونکە ژن تاکێکی کاریگە ئەم کۆمەڵگەیە بەڵێ بەڵێ کەژاڵخان ئێستا توانی وەڵامی بیتۆکە وەکو ڕۆژنامە نووسێ وتی یعنی بە دوواداچوونێکی جدی نەکراوە بۆ کەیسەکان ڕاستە کردوتانە بەڵام زۆر ئەنجامی نەبووە بەڵێ دەستخۆشی لە ئاشتیخان دەکەم ببوورە بڵێ ئێمە مەرج نییە هەموو بە دوواداچوونێک بیکەین بیدەینە ڕاگەیاندنەوە من دەڵێم بە دوواداچوونی وامان کردووە تەنانەت بە یەک شەش بۆ ڕاگەیاندن و یان بۆ دەرخستین لەبەروەی بەڕاستی پرسی ژن بە تایبەتی لە کۆڵگای ئێمەدا نابێ ئێمە لە عورف و عادات و تەقالیدی خۆمانەوە زۆر دوور بکەوینەوە هەندێک جار زەقکردنەوە و باسکردنی بە شێوەیەکی وا لەوانەیە گرفتیت کە بە دوای خۆی دابێنیتن بۆیە ئێمە زۆربەی کات کارەکانمان کە کردووە و زانیاری باشیشمان لەلا بۆ و زانیاری باشیش لە بەردەستی ئەندامانی لێژنە بووە و هۆکارەکانیشمان زانیوە بەڵام پرسێکی کۆمەڵایەتی بووە بۆیەکەوە زیاتر کۆمەلگا وەکو ئاشتیخان ئاماژەی پێکرد قەیرانی سیاسی و قەیرانی جەنگ و قەیرانی دارەی ئەو هەموو دۆخە ئاڵۆزە ڕوبەروی ئەو کۆمەلگای ئێمە بوویتەوە نەمانویستە قەیرانێککە لە ڕوویەکەوە دروست بکەین بەڵام من لەگەڵ ئەوەشم دەکرێت ئێمە مەسەن وەکو لێژنە زیاتر هەوڵەکانی خۆمان لە بەدواداچوون چڕ بکەینەوە چکە ئێستا لە کاتی ئێستادا من دەتوانم بڵم وەکو لێژنەی داکۆچیکرد لە مافەکانی ئافرەتان بە تایبەتی لەو ماوەی چەند مانگی ئەخیردا نەمانتوانی هیچ کارێک ئەنجام بدەین یعنی ئەمە ڕاستیە و ناتوانم خۆمی لێ بە دوور بگرمەوە لەبەروەی ڕوو لە هەر شوێنێک دەکەی بەڕاستی
بە تایبەتی پەرلەمانتاری ئەم خولە کە ئەم قەیرانە بەسەر هەرێمی کوردستان داهاتوە بە تایبەتی پەرلەمانتاری ئەم خولە جیان لە پەرلەمانتاری خولەکانی دیکە دەتوانم بڵم شێوازێک لە شکۆیی و کەسایەتی پەرلەمانتار نەپارێزراوە بۆیە دەبینی جاری وا هەیە دەتەوێت پەیوەندی بە وەزیرێک بکەیت چەند جار تەلەفۆنی بۆ دەکەی لەسەرت هەڵناگرێ ڕوو لە دام و دەستگایەکی حکوومەت دەکەی لەوانەیە هەر بە شێوازێک مامەڵەت لەگەڵ بکاتن کە خۆشت پەشیمان ببیەوە لەوەی کە پەرلەمانتاری من وەزیری وا هەیە خۆم و ڕەفیقێکی هاوپیشەم دەمانویست لەگەڵ دوو وەزیری جیا پەیوەندی بکەین بە دووادا چمان لە بۆ هەندێک حاڵت دەکرد سێ ڕۆژی ڕێک خەریک بووین ئێمە نەمانتوانی ئەم وەزیرانە حاصل بکەین نامەمان دەنار تەلەفۆنمان دەکرد کەچی لە دەروەی وڵاتیش نەبوون یعنی دواتر یەکترمان دەدیتەوە لەگەڵ یەک لەگەر ئەو پەرلەمانتارە بەڕێزە قسەمان دەکرد دەگوت وەزیرەکە وەزیری فڵان وەزارەتت پێ حاصل کرا ئەمیش دەمگوت وەزیرەکەت پێ حاصل کرا یعنی ئەوەندە بە دوواداچوونە لای ئێمە ئەوەندە ئەزیەتە ئەوەندە ئەرکە یعنی بە قسە دەتوانم بڵێم بە قسە خۆشە یعنی جاری وای استعدادی نییە ئامادە نییە کە لە ڕووی ئیجراءاتی سەردانی دەستگایەک بکەیت لەوانەیە جاری وا هەیە بەو شێوازە پێشوازی لێ نەکاتن بڵێ کەژاڵخانەوە وەکو پەرلەمانتارێک چەند کەیستان لە سەبارەت بە ژنان چەندتان لەبەردەستە لە ئێستادا و هەروە چەندی چارەسەر کراوە بەڵێ خۆی ئێمە ئەگەر بڵێن کەیسەکانی ژنان جۆرا و جۆرن کەیسەی وامان هەیە کە ئێمە خۆمان لەگەڵ پۆلیس و بەڕێوەبەراتی پۆلیسی و دادگاکان بە دوواداچوونمان کردێ لەو ماوەیە کە بەڕاستی بە فعلی تێدا دەست بەکار بووینە بەڵام لە ئێستادا کەیسی هەندێک کەیس لە هەولێر بوو من بە دوواداچوونم لە بۆی کردو دواتر ئەنجامەکەیمان بەڕاستی بە پێی پێویست نەزانی لەبەرەوەی چەند هەوڵماندا زانیاری وەربگرین بچین لەگەڵ دادگا یعنی من پێم خۆش بوو و زۆربەی پەرلەمانتارانی ژوایان پێخۆش بوو کاتێک کە کەسێک دەرواتە تحقیق چونکە پەرلەمانتار چاودێرە بەسەر حکوومەتەوە پەرلەمانتار ئەو مافەی هەبووە لە کاتی تحقیقکردن و لێکۆڵین لەو کەیسە ئامادەیی هەبووایە بیزانی بە هەنگاو بە هەنگاو ئەو کەیسانە بەرەو چێ دەڕۆی بەڵام بەداخەوە ئەوە نەکراوە من دەتوانم بڵم لە ئێستا ڕاهیز داتا و ژمارەیەکمان لە بەردەستی دانی وەکو لێژنەی داکۆچکردن چونکە ئاماژەم پێکرد لێژنەکە ناتوانانی کۆبوونەوە ئەنجامدا لێژنەکە ناتوانانی بە پێویست بەکارەکانی خۆی هەڵسێتن پەیوەندیکردنمان بەلایانی پەیوەندیدارەکان تا ڕادەیە گرفتی لە بۆ دروست دەبێتن لە ماوەی ڕابردوو کەیسی باشمان لە بەردەستی بوو دەتوانم بڵم باشترین کارکردمان لەسەر کەیسی دنیا سلێمان بوو کە تا قۆناغی ئەخیری ئێمە لەگەڵی بووم کەیسی تریش بەو شێوازی وانە ئێمە لەگەڵی بوونێ بەڵام ئێستا بەداخەوە کارەکانمان تۆزێک پاشە کشەی پێوە دیارە بەهۆی ئەو دۆخە و قەیرانە سیاسیەکەوە ڕووی لە تعتیلکردنی پەرلەمان و ڕووی لە سەرجەمدام دەستگاکانی حکوومەت کردێ بەتای حتا تەنانەت دەتوانین تا ڕادەیەک بڵین حکوومەتیش تعتیل بۆ نەمانتوانی ئیشەکان بە پێی پێویست ئەنجام بدەین. بەڵێ کەژاڵخان ئاشتی خان وەک دەزانین ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی ئافرەتان بەرەو خراپتر دەچێت هیوایەکێ بۆ ئەوەی ڕەوشی ئافرەتان باشتر بێت گرنگیدانی ئەم بابەتە لەلایەن میدیاکانەوە یاخود لەلایەن حیزبەکانەوە کاتێک ئەو هیوایە دروستە بێ کە ژنان ڕێکخراو بن کە ژنان بەم پرشوب بڵاویە بەر بۆ نمونە ئەمڕۆ لە 8 مارسا لە چەند لاوە من چالاکیم بینی لە زۆر شوێنی جیاجیاوە کارەکان ئەنج ئەگەر ئەم هەوڵانە ڕێکخراو بن ژنان یەک دەنگ بن لە داواکردن و بەدەستهێنانی مافەکانیانە بێگومان هیوایەکەیە بەڵام لە ئێستادا لەو باوەڕدانیم بەم شێوە کارکردنەی ئێستا کە هەرێکە و لە لای خۆیەوە هەرێکە و بۆ حیزبێک هەرێکە و لەگەڵ شوێنێکا کارەکە بەم جۆرەی ئێستا هیوایەکی ئەو تۆ هەبێ ئەمەوێ قسەش لەسەر قسەکانی کەژاڵ خام بکەم کە وەڵامی بۆ من هەبوو من ئاگادارم ئێوە هەوڵی باشتان ناوە ئێوە کارەکانتان جێگەی ڕێزە بەڵام من مەبەستم لە ڕەخنەکەم ئەوە بوو کە ئەو هەماندووبوونەی ئێوە ئەنجامی نییە ئێوە کارەکەن بە دوواداچوونەکەن بەڵام دواتر بۆ ماوەیەکە و ئەم قەزەیەک پێ بێتەوە بۆ نمونە لە قەزەی نازات چی بوو ئەنجامەکەی تا ئێستا بۆ ڕایگشتی ڕوون نییە یان ئەوەی ئەو کچەی لە پارکی سنوور کە لەوێ پارکی ئازادی کوژرا ئەوی شەر قەزێکە هون بۆ هەر فترەیەکە و قەزەیەک دروستە بێ و دواتر کەس لە ئەنجامەکەی ئاگادار نییە یان با بڵێن ڕایگشتی ئاگادار لە پشت ئەم کەیسانەوەیە ئەم قەزیانە لە پشتێمانمان ئەو سیستەمە سیاسی کە وڵاتە بەڕێوە باو نایڵێ یاسا جێبەجێ بکرێ من وەکووتم حزب لێرە باڵا دەستە لە دەسەڵات و سیستەمی سیاسی ئەم حیزبانش هەمووی ئەقلەتی پیا و سالاری بەڕێوەی ئەبە لەو باوەڕە دانیم وە بە ئاسانی
دام بنێن بە مافەکانی ژنانە و لە ڕاستی و لە واقع مافیان پێ بن ئەوەی کە هەیە بەڕای من ڕووکەشە هەر لە بردنە پێشەوەی ئەو ژنانەی کە لە بواری سیاسیان لە مەجالەکانی کە کارەکەن ئەمە تەنها بۆ ئەتوانم بڵم بۆ چاواشەکردنی ڕایگشتیە. کەژاڵخان قسەیەکی تریشی کرد ئەڵێ پەیوەندی بە وەزیرەکانەوەکەین بەلایەنە پەیوەنددارەکە وەڵامیان ناتەوە، بەڵام من لەگەڵ ئەوەیانیم ئەوان بێدەنگ بن ئەوەی وەڵام نایەتەوە ئێوە توانن بیان بەڕاگەاندنەکان بیان بەڕای گشتی بۆەوەی کە فشار دروست بکەن لە سەریان و ئەوانش بێنە سەرخەت و بە ئەرکی خۆیان هەستن هەتەنها ئەرکی ئەندام پەرلەمان نیە بە دوادا چونکە ئەرکی هەموو لایەکە بۆ قەزەی کوشتنی ئینسانێک ژنێک لە هەر شوێنێکی دڵیایە هەمومان هاوڕابین لەسەری. بەڵاشتی خان کەژاڵخان دوا پرسیارت لە یەکەم بۆچی مافەکانی مرۆڤ لە هۆڵەکانی خوێندن ناوترێتەوە بۆ نابێتە وانەیەکی سەرەکی لە هۆڵەکانی خوێندن بوترێتەوە ئایا چی کەمترە لە بیکاری و عەرەبی؟ بەڵێ ئێمە دەتوانم بڵم لە 2014 لە نێوان 2014-2015 لەگەر چەند وەرکشۆپێکمان لەگەر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەنجامدا لەوێ کۆمەڵی تاوتوی کۆمەڵێک پێشنیار و ڕاستپاردەمان کرد کۆمەڵێک شت کە ببێتە بڕیارەیەک لەوانە خوێندنی مافەکانی مرۆڤە لە قوتابخانەکانەوە تا ئەو ڕادەی بگاتە کۆلیژەکانیش. ئێستا شتێک هەیە بە ناوی وانێک بەڵام زۆر جاری وایە تەمەشا دەکەین وەکو دەرسێکی خۆت ئاماژەت پێکرد وەکو دەرسێکی ئەساسی تەمەشا ناکرێت وەکو دەرسێکی لاوەچیە زۆر جاری وایە شاغری پێپڕ دەکرێتەوە. ئەمە دەوەستێتە سەر وەزارەتی پەروەردە بەڕاستی دەبێت وەزارەتی پەروەردە ئێمە تەنسیق و هەماهەنگیمان هەبێت لەگەڵ لایەنی جێبەجێکار ئەوانەی هێشتان کردووە لەو بارەوە کەمە ببێتەوانێکی سەرەکی لە پۆلەکان یەک و دوو بخوێنرێتەوە بە هەمان شێوەی وانەکانی تر؟ بەڵێ لە سەرەتای دەست بەکاربوونی لێژنەکەمانەوە ئێمە وەکو ئاماژەم پێکرد کاری زۆرمان کرد کە ئەوە ببێت بەڵام ئایا ئەم بڕیارە بۆ نەچۆتە تا ئێستا نەچووتە بواری جێبەجێکردنەوە ئەوە دەبێت ئێمە بە هەماهەنگی لەگەڵ چەند لێژنەیەکیش کە ژەناو پەرلەمانی کوردستان نەک تەنها لێژنەی ژنانەوە چکە بەڕاستی زۆر جاری وا هەیە تەمەشا دەکەین ئەوەی کە لێژنەی پەروەردە بڵێ لەوانەیە ئەتیباری زۆر زیاتری لۆ بکرد لایەن هەندێک لایەنەوە ینی ئەوە گرفتێکە بەڕاستی لە هەرێمی کوردستاندا. بەڵام من دەمەوێت شتێک بۆ ئاشتی خان ئێمە ناکرێ هەڵبڵێن ئەو ژنانەی کە ئەو ژنە سیاسیانی هاتینە پێش ئەمە مەسەلەن بەعکسەوە من دەڵم لایەنی سیاسی وا هەیە بواری تەواوی بۆ ئەم ژنانە ڕەخساندۆکەوە بینە پێش ینی زۆر ژن هەنا نە لە بنەماڵەیەکی ناودار بووینە وەنە لە حزبێک بوونە پشتیان قایم بێتێ بەڵام بە کەفاەت و توانای خۆیان توانیتیان ئیسپاتی وجودی خۆیان بکەن لەنە ئەم لایەنە سیاسیە نابێ ئەوەش بشارینەوە لە هەرێمی کوردستان هیچ کەسێک نییە بەناوی بێلایەن سەر بەخۆوە و بە تایبەتی لە هاتنە پێشی ژنان دەبی زەمینە سازی لە ناو لایەنە سیاسیەکان بکرێت دواتر ئەو ژنە دەتوانرێت بێتە پێش. بەڵێ ئاشتی خان ویستی قسە بکەی؟ بەڕێزی باسیەوەی کراڵێ ژن هاتۆتە ناومەجای سیاسیە و کارەکە ڕاستەکە منیش لەگەڵ یام زۆرێک لە ژنانە بینین لە هەموو مەجالە جیاوازەکان لە پەرلەمان لە حکوومەت وەبزانامێک وەزیری ژنمان هەیەیان لە سەرکردایەتی حیزبەکانە بەڵام ئایا تا چەند گویان لێگیرێ ئایا تا چەند وەکو ڕێی پیاوێک حسابیان بۆ کرێ کێشەکە لێرەدایە نەک هەر لە سیاسیەکانە ئێمە لە نووسەر و لە ڕۆژنامەنووس و لە هەموو ئەوانی ترا ئەو کێشەمان هەیە ئەو حسابەی بۆ دەنگ و ڕەنگی پیاوە کرێ بۆ ژن ناکرێت تا ئێستا لەم کۆمەڵگەیە لە میدیاکانە بە هەمان شێوە لە حیزبەکانە بە هەمان شێوە ئەم سیستەمی پیا و سالاریە بە تەواوەتی دەستی گرتووە بەسەر هەموو دام و دەستگاکانە بۆیە ژنن پێویستی بە شۆڕشێکی فکری هەیە پێش هەموو شتێک ئەوە بگەێنێت لە کۆمەڵگا و لە کللتور و لەو ئەقڵێتەی کە ئەم وڵاتە بەڕێوە با کە ژن پێویستە ئەمان حسابی بۆ بکرێ وەکو پیاو. بەڵێ زۆر سپاس بۆ کەژاڵ هادی جێگری سەرۆکی لیژنەی خانمان لە پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ هەروەها ئاشتی عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ ئێوە.